بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە خزمەتی بەڕێز و خۆشەویستە لە مانگە پیرۆزەکەی ڕەمەزان و بە تایبەتیش لە کۆتاییەکانی مانگی ڕەمەزان. ئێمە ئەڵقەیەمان تایبەتەکەین بە شەوانی قەدر و چۆن ئامادەبین بۆ شەوانی قەدر و هەروەها محبەت و خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، محبەتی ئیمان، محبەتی ئیسلام. لەم دەڕۆژەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانە چی بکەین تاوەکو گردنەکانمان ئازاد بێ لە ئاگری دۆزەخ؟ چۆن بکەین تاوەکو خۆی گەورە لێمان ڕازی بێت؟ چ کارێک چ شتێک زۆر زۆر گەورەیە کە بەرگەی ئەم عومرە گەورەی کە ئەنووسرێ بۆ هەر کەسێک کە لەم مانگەیە خۆی گەورە بەنەسیبی بکات. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. اللهم لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا. ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. يا ربي يا مەگەیشتنەتە کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان، دەڕۆژ و دەشەوە زۆر مبارەکەکەی شەوانی قەدر. یا رب، یا ربی خوایە هەرچی کەسێک کە ئێستا بینرمانە، هەرچی موسڵمانێ داوا و دوعا و پارانەوەیەکی هێلەی گیرا بکە. یا رب العالمین شەوە مبارەکەکەی کە 84 ساڵ تەمەن بۆ ئیماندار و مسلمانە نووسرێ بە نسیبی هەمومانی بکە. یا رب، یا ربی تەوفیقمان بکە لەو شەوانەیە زۆر بە باشە عیبادەتی تۆ بکەین و زۆر بە باشی بکەوینە بەر ڕەحمەت و لێخۆشبوون و ئازادبوونی گردنەکانمان. یا رب العالمین لەلایەن تۆی میهرەبانەوە. یا ربی میهرەبان بە لەگەڵمانە ئیلاه العالمین. تەوفیقمان بە و هیدایەتمان بە کە باشترین زیکر و باشترین قورئان خوێندن و باشترین تاعەت لەم دەشەوەیە ئەنجام بین و تۆش بە لێخۆشبوونی خۆت بە فەزڵی خۆت یا ربی لێمان وەربگرە. یا ربی خوایە داوا لێکەین بە فەزڵی خۆت لێمان وەربگرە، بە عەفوی خۆت عەفومان کە و میهرەبان بە لەگەڵمانە. یا ئیلاه العالمین هەرچی کەسێ هەر دوعا و پارانەوەیەکی هەیە لەم دەشەوەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانە لێی قبوڵ بکە و وەری بگرە. ئەوانەی کە ژیانی هاوسەریان پێک نەهێناوە بۆیان ئاسان بکە. یا رب، یا رب العالمین ئەوانەی قەرزارن قەرزەکانیان بنەوە. یا ربی خوایەکیان ئەوانەی مناڵیان نییە مناڵی ساڵحیان پێ ببەخشە. ئەوانەی هەر کێشە و هەر ناڕەحەتیەکیان هەیە، هەر موسیبەتێکیان بەسەرەوەیە، ئەوانەی نەخۆشن یا ربی، ئەوانەی نەخۆشی درێژخایەنن شیفایی نەخۆشەکانیان بدە. یا رب العالمین شیفایی نەخۆشیەکانیان بدە. یا رب العالمین ئەوانەی هەرگیرۆدەن بە هەر موسیبەت و ناڕەحەتێکە و سەبری ئەوێ خوایە سەبریان پێ ببەخشە و ئارامیان پێ ببەخشە. ئەوانەی مناڵ و کەسوکاریان لە دەست داوە یا رب العالمین ئەجر و پاداشتیان مەفوتێنە. یا ربی خوایەکیان ئەجر و پاداشتی سابرینیان پێ ببەخشە. ئەوانەی نیعمەتەکانی تۆیان بەسەرەوەی و شکری تۆکەن شکرەکانیان لێوەربگرە. زمانێکمان پێ ببەخشە کە شاکر بێت، دڵێکمان پێ ببەخشە کە سابر بێت، تەمەنێکمان پێ ببەخشە کە پڕ لە بەرەکەت و نیعمەتی ئیمان و ساڵح بوون و دینداریەکی ڕاست بێ. یا رب تەوفیقمان بە، دامەزراومان بکە، ئیمانمان سەلامت بکە. داوا لێکەین لەم مانگە مبارەکەیە لە ئێمە خۆش بوو بیت و وەرد گرتبین وەک عەبدەکانی خۆت. یا رب تەوفیقمان بکە ئەم مانگە بە تەواوی تەواو بکەین و یەکێک بێ لەو ساڵانەی کە بە تەواوی عیبادەتەکانی لێوەرە بگرتبین، دوعاکانە لێ ژیرا کردبین، سەرفرازی دنیا و قیامەتە کردبین. اللهم آمین آمین یا مجیب السائلین. خۆشەویستانم فەرمونون لەگەڵ ئەڵقەی ئەم شەوی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام. ئازیزان، لە کەناری شەوە ناسکەکانی قەدر و دەیەی کۆتایی ڕەمەزانە دەبێت دەستنوێژی مەحەبەت و شەفەقەت بگرین و موسڵمانێتیەکی مرۆڤ دۆستانە نیشان بدەین، هەتا لە ڕایەڵەی ئێمەوە مسقالێک لە دەریای میهری ئیمان بگاتە خەڵکی. دەبێت ڕاستبوون و ڕاستکرداری ئامانجی سەرەکی ڕەمەزانمان بێت. پێکدادان بە ناوی حورمەت لە ڕەمەزان لەگەڵ گەنج و ناحاڵی و غافڵەکان شکاندن و تۆرانە، نەک خزمەت و پێگەیاندن. ئەگەر بینیت مناڵەکەت گەورەیە و
ڕۆژوەشکێنێت لەسەر ئیحسان ڕای بهێنا با لە ڕۆژۆ فێری نیفاق و دووڕوویی نەبێت و بەدزیەوە ڕۆژوەکەی بشکێنێت. ڕەمەزان دنیای ئیحساس و ئەوینە کە کچەکەت ڕۆژووی نەگر بە جۆرێک و کوڕەکەت بە جۆرێکی تر بدوێنە. زۆربەی ئەم حاڵەتانە خۆتێنەگەیاندنە، ڕێگا هەیە بۆ وتن بەبێ شکاندن. لە ڕەمەزانە کە کەم خواردن و کەم خەو ئەبی بۆ خاتری پڕکردنەوەی کەمی و نوقسانیەکانی ساڵە، لەو هەموو بێباکیە لە عیبادەت و زۆریە لە غەفڵەت لە ساڵە. وەکە و مەردەی خوا بپاڕینەوە کە ئەیوت خودایە لە من خراپترێک نەیپەرستوویت. ئەم کۆتایی ڕەمەزان و شەوە ناوازانی قەدر نیزای تۆ و ڕەزای حەق تەعالایە بێت، تەوفیقیە و زاتە و تەوزیفی یەکەمی تۆیە بێت. زۆر زۆریەوێت ئەگەر لە لووتکەیە عیبادەتێ بۆ نەکرا شکست نییە و بە کەمێکەوە بەردەوام بە لەسەر عیبادەتەکان. لە بەرزاییەکانی شەعبانەوە دیار بوو کە ڕەمەزان مێرگی فتوحاتی دڵان بوو. لەبەرەوە بێ لەم مانگەیە فێری ئەوە بوو بین کە ئەکرێ لە ترسی خواواز لە گوناه بێنین. بەڵام مەقامی بەرز و ڕازی گەورە و دنیای پڕ لە ئەوین ئەوەیە لە شەرمی خواواز لە گوناه بێنین. با لە دەرگایە نەدەین کە وەهمە و هەرگیز ناکرێتەوە. قەدر دەرگای جەنابی حەق تەعالامان بۆ نزیکەکاتەوە و زۆر زوو پێگەین. دەیتر یارمەتی و مەدەدی خوایی بە ئەندازەی ئامادەیی و خۆسازدانی ئێمە دێت. شەوانی قەدر لەسەر ڕێیە و بە زۆرترین قورئان خوێندن و زیکر و نوێژ و گردنکەچی و تەوبەی تەواو بە ئەم شەوانە زیندوو بکەینەوە ئینشاءالله. کاکدانەکان سڵاوی خوا لێبێ. ئەمە سڵاوی خوا لە جەنابیشت بێت. هاتوینەتە دوکانەکەت کە ئیش و کارەکەیت و لەم عەسری ڕەمەزانەیە لە ناوەڕاستی ڕەمەزانە پێمان خۆشە لە نزیکە بینەوە لە شەوەکانی قەدر. بەڵێ ئێوەکو ئیش و کار چۆن تەرتیبی خۆتانەکەن؟ ئێستا جەنابەت لەم دوکانەیە خەریکی کوشنچێتی لە شە ساغ دیاخوا، چۆن تەرتیب یەکەی لەگەڵ شەوەکانی قەدرە؟ حەزەکەم بڵێم پێشەکیەکی بۆ کێو بۆ تەراویح و دواییش چۆن وەختەکانە تەنزیمەکەی بۆ شەوەکانی قەدر؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحیم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. یاخوا بەخێر بێن، عەزتان کێشاوە، یاخوا بەخێر بێن دووبارە. بێگومان ڕەمەزان بۆ خۆی بەرەکەتێکی تایبەتی هەیە. بەدەر لەوەی کە لە ڕۆژانی ترا ئینسان ئیژەکە هیلاک ئەبێمان و ئەبێ عارق ئەکاتەوە، بەڵام لە ڕەمەزانە یعنی بە تەجروبەی خۆم ئەو چەند ساڵی کە من لە خزمەتی ڕەمەزانە بووم، هیچ ڕەمەزانێک نەبووە ئەوەندە ناڕەحەت بم کە ئیشم پێ نەکرێ. یعنی بەنسبەت ئێستاوە کە بڵین ڕەمەزان وا هاتوۆتەوە مانگی 6 هاتوۆتە مانگی 5 لە چاو مانگی 7 و مانگی 8 و ئەمانەیە ئێستا فێنکە. ئێمە سپاسۆخوا دەورەی کاملمان لە ڕەمەزانە بینیوە هەموو دەورەکان، یعنی لە چلەی هاوینە، لە چلەی تەموزە، لە مانگی ئابا، لە مانگی ئەیلولە بە ڕۆژوو بووین و ئیشیشمان کردووە و سپاس بخوا زۆر تەبیعیش بۆ ئیشەکانمان. چونکە لێرە شتێک مهمە مەمەسا، ئەوەی کە زۆر گرنگە کە زۆر مهمە بەنسبەت ئینسان خۆیەوە بریتە لە ئیرادە. ڕەمەزانی ژیشێک لە پەیامەکانی بریتە لەوەی کە ئیرادەی ئینسان بە قووەت ئەکا. تۆ چەند بە ئیرادەیەکی بە قووەتەوە بەرەو پیری ڕەمەزان بڕۆی، ڕەمەزانیش ئەوەندە ئیرادە ئەیا بە تۆ. لەبەرەوە من بەنسبەت خۆمەوە هیچ کاتێ بێتاقەت نەبووم کە ئیشیشم کردو بە ڕۆژوش بووم هیچ کاتێ. ئەمە وەکو بڵین ئیشکردنمان لە ڕەمەزانە، وەکو خۆتەرتیبکردنیشمان بۆ شەوانی قەدر، یعنی هیچ ڕێگریەکمان لێ ناکە. ئێمە بە ڕۆژ لێرە ئیش ئەەکەین کە ئیشەکە بەنسبەت منەوە بە بۆچوونی من و هەرواشە عیبادەتێکە لە عیبادەتەکان ئیشکردنی حەڵاڵ و پایاکردنی پاری حەڵاڵ. شەوانی قەدریش سپاس بۆخوا، یعنی لەخوا بەزیابێ ئیشەکانی خۆمان ئەەکەین و کەم کەسەیە بە چەک یاخود بە سیلاح کوشتن ئەنجامەدات، تاوان ئەنجامەدات، بەڵام ژمارەکە زۆر زۆرە کە بە خەیاڵ گوناه، تاوان، کوشتن هەموو جۆرە گوناهەکان ئەنجامەدات. کەواتە خەیاڵ
تاوانی زۆر پێکرێت. ڕەمەزان فرسەتی ئەوەیە کە خەیاڵەکانیشمان پاک بکەینەوە، دەستکاری خەیاڵە خراپەکانیشمان بکەین تا خەتەرە و خەیاڵەکانیش زۆر زۆر باش ببن. لەبەرەوە ڕەمەزان فرسەتە. چ مزگەوتە زیاتر چێژی لێبینی ئەم ڕەمەزانە بۆ تەراویح؟ بۆ تەراویح مزگەوتی گەورە. بۆچی؟ وەڵاهی لەگەڵ برای زۆر بەڕێزم کاک محەممەد کە ئێستا لە خزمەتیا دانیشتوم شەوانە ئەچین بۆ مزگەوتی گەورە. بەڕاستی مامۆسا ئێستا ئەم ئیشەی من با جارێ پێشوێ بچینە مزگەوتی گەورە. ئەم ئیشەی من ئەبێت سیفەتێکی تیابێک کە مشتری ڕاکێشێ، مەطعەمێک ئەبێت چێژ و لەزەتێکی تیابێک کە خەڵک بۆ خۆی ڕابکێشێ. بزەبت مزگەوتی ژوایە. مزگەوتیش ئەبێت تایبەتمەندیەکی هەبێت کە زۆرتری خەڵک ڕاکێشێ. من قەناعەتم وایە محەڕیکی مزگەوت، مەچینە و مۆلیدەی مزگەوت بریتە لە مەلای مزگەوتەکە، بریتە لە مامۆسای مزگەوتەکە. مامۆسای مزگەوتەکە کە تەراویح ئەکا یا پێشنوێژی ئەکا یا وتار ئەیە ئەبێت کۆمەڵە سیفەتی تیابێت کە ئەو خەڵکە جەزب بکە، ئەو خەڵکە ڕاکێشێ. لە هەمووی گرنگتر دەنگی خۆشە کە بەداخەوە ئێڵم بەداخەوە. ئەمڕۆ نە بانگبێژمان دەنگی خۆشە، نە ئیماممان دەنگی خۆشە، یعنی ناڵم هەمووی بە شێوەیەشی ڕەها، بەڵام زۆربەی بەڕاستی ئەگەر چکەم بە زۆر مزگەوت گەڕاوم، زۆر شوێن گەڕاوم، جۆم لە بانگی خۆش نابێ، جۆم لە وتاری خۆش نابێ، جۆم لە دەنگی خۆش نابێ، جۆم لە پێشنوێژی خۆش نابێ. یەکێک لە تایبەتمەندەکانی مزگەوتی گەورە کە من ئەچم لەگەڵ برای بەڕێزم کاک محەممەدا بریتە لە دەنگی خۆشی مامۆساکە. دەنگی زۆر خۆشە. من لێرەوە چای ماجەکەم دەستخۆشی لێ ئەەکەم. هیوادارم مامۆساکانی تر کە پێشنێژن لە مزگەوتەکانە ئەگەر خۆشیان نتوانن یعنی ئەدایان باش نەبێت لەوەی کە نوێژێکی باشکەن قایچێکە گەنجێکی تایە خۆ مزگەوتەکە لێ داگیر ناکە با ئەو بێ نوێژەکە بکە. لایانی کەم ئەم ڕەمەزانە کە مانگی عیبادەتە، کە مانگی خواپەرستیە، ئەو خەڵکە کۆ بنەوە لەزەتێک چێژێک لەو عیبادەتەوە. خوي قورا فرميت أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. كوتا آمانج لا رمضان تقوايا فيربوني تقوايا تتقون يا تقوى رقاي جيان كردنا روشتي إيمان دارا. أجر مسلمان فرستك ندوزيتوا فرسەتی ڕەمەزان فرسەتێکی گەورەیە بۆی فێری تەقوا ببین. ئازانم ئێمە ئەگەر لە ڕەمەزانە بە کۆمەڵ هەموو خەڵکی خەریکی ئەم ئیشەیەک خەریکی تەقواداریە. ئەگەر لە ڕەمەزانە نەتوانین زاڵ بین بەسەر خۆمانە، زاڵ بین بەسەر ئەو شەیتانانەی کە بەسراونەتەوە و ناتوانن دەستکاریمان بکەن. ئیتر کاتی تر زۆر زەحمەتە بتوانین کە تەقوادار بین. لەبەرەوە بەهەشت ئامادە کراوە بۆ ئیمانداران و تەقواداران. واعلموا أن الله مع المتقين يوم نحشر المتقين إلى الرحمن وفدا. چەند خۆشە لە ڕۆژی قیامەتە خۆشەویستان هەموو مسلمانان کۆمەڵێکیان لێ جیا ئەکرێتەوە لە ناو مێرگ و بێستانە زۆر جوانەکان و لە ناو باخە زۆر دڕفێنەکانە بە کۆمەڵ بەوەفت ئەبرێن بەرەو حزوری پەروەردگار. ڕاپێکی مەرحەمەتێکی زۆر گەورە ئەکرێن، ئەبرێن بۆ لای ڕەحمان. ئەبێت چ شادمانیە ڕوو لە دڵی ئیماندار بکات لەو کاتانەیە. با لە دەستی دەرنەکەین ئازانم. ئەم مانگە مانگی ئەوەیەکەوە بتوانین ئەو فرسەتە گەورەیە بەدەستبێنین ئینشاء الله. ومن يتق الله يجعل له من أمره يسرا. يا لآية كتير أفرمي ومن يتق الله يجعل له مخرجا ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض. خۆشەویستانم ئاەتەکان زۆرن لەسەر باسی تەقوا. تەقواداران مژدەی زۆر گەورەیان پێدراوە. ئەگەر تەقوادار بی دەرگات بۆ کاتەوە. چه دەرگایەکی ژیانە لێداخراوە؟ مەگەڕێ بۆ دەرگایی وەهمی. دەرگاکان زۆریان وەهمین ئازانم. بەس تەقوادار بە. تەقوا یعنی خۆت بپارێزە لە گوناه، یعنی باش ببە، دەستکاری خۆت بکە، خۆت بگۆڕە. ئەوە خۆی گەورە دەرگات بۆ کاتەوە. ئەوە بەرەکاتی ئەرز و ئاسمانەکانە بەسەرا ئەبارێنێت. حتا خۆشەویستان لە سوورەتی تەلاقیشا خۆی گەورە باسی تەقوای کۆمەڵایەتی تەقوای ئیجتیماعیمان بۆ کات کە مسلمان چۆن ڕەفتار بکات لە تەقوای ئیجتیماعیە. واتە چۆن ئەگەر لە خێزانەکەیشی جیا بوویەوە بەڵام زوڵمی لێ نەکات یا ئەو زوڵم لە مێردەکەی نەکات
یەکەم ئاەتی قورئان لە سوورەتی بەقەڕەیە ئازانم لە یەکەم سەرەتاکانی ئاەتی قورئانە باسی تەقوایە. أعوذ بالله من الشيطان الرجيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين هداية بو تقوى داران. ئازانم قورئان خوێندن، زیکر، تاعەتی خوا، نوێژکردن، عیبادەت ئەمانە کارە گەورەکانی شەوەکانی قەدرە. بەبێ ئەمە ئەو شەوانە مەبەرە سەر، چکە لە کاتی مردن ئازانی چ نورێکت پێ بەخشێت و چ دەرگایەکت لێکاتەوە و چۆن ڕزگارتەکە لە هەموو ناڕەحەتیەکانی ڕێگەی مردن. مزگەوتی گەورە بڵین زیاتر کە بڵین ئەچەن دیارە تەراویحی تەواو ئەکەنواتە. بەڵێ 23 ڕکات دەکەن. بەڵێ هەل لە سعودیش 23 ڕکات دەکەن. بەڵێ هەرە باڵغە مزگەوتەکە زۆر بەپێی پێویست قەڵە باڵغ نینە وەڵا. بەڵێ ناو بازارە. ناو بازارە بەڵێ. زۆر باش. کاکدانا زیاتر لە ئیش و کارەکانتان بڵین بەیانیان کەێن بۆ سەر ئیش ئێوە. ئێوە ئەم منطقەی ئێوە لە دارۆغا زیاتر بڵین فیتەرەکانی لێیە، مەطعەمی لێیە، نانەوەخانی لێیە، سەوزە فرۆش و بڵین سوپەرمارکێتی لێیە. بە بۆنی مزگەوتەکەەوە قەرباڵغیەک لە دەوری ناو بازارەکەیە هەیە. هەست ناکەی یعنی ئیش و کاری ناو بازار بە گشتی بە تایبەتی خواردنوانە جوڵا بێتەوە، ینی زیاتر خەڵک لە مانگی ڕەمەزانە هەست بە بەرەکەتێکی زیاترەکات لە ڕووی مەعیشەتەوە یان بەعکسەکەوە باکسیوێت. طبعا مامۆستا ئەم حوزەی ئێمە کە پێوترێت دارەوغا ئەم منتیقەیە، یعنی ئەگەر بڵێم تەڕترین شوێنی سلێمانیە لە مەسەلەی هەم لەزەتی بینینی شوێنەکەەوە هەم لە ڕووی کاسپێەوە، یعنی چی شتێکی باشت ئەوێ لە دارەوغایە دەستەکەوێت. باشترین گۆشتیتیایە، باشترین قیمەتیایە، باشترین سەوزە و میوەیتیایە، باشترین بڵێم سەنعەتکاریتیایە. یعنی سپاس بخوا منتیقەیە کە خەڵکێکی زۆر ڕووی تێکردووە و بە حکمی زۆری دوکانەکانەوە لە هاوشێوەی یەکتریا شتی خراپیتیان، یعنی ئەگەر تۆ بێ لە دارەوغا میوە کڕی باشترین میوە ئەبێتەوە بماڵە. وەڵای حەقیقەتە باسیەکەم باوەڕت بێ، ینی باشترین شتیتیایە کە خەڵکی سیفادەی لێ بکە. ئەرەوەڵە ئەم منتیقەیە سوبحان الله بەرەکەتێکی هەیە، ئەوەی کە من بینیومە بۆ زۆر کەسیشم باس کردووە. بەرەکەتێکی هەیە، هیچ کەسێک نایەتە ئەم منتیقەیە ببێتە دوکاننار سوبحان الله ئیتر دوای دوسێ ڕۆژێ بینم لەو مزگەوتیان نوێژەکە، یعنی خەڵکی خراپی تیا کۆ نابێتەوە. ئەو یعنی سیفەتە جوانی تایە ئەم مزگەوتە، بەرەکەتێکی تایە. جا لەوە ئەچێ ئەم بەرەکەتە بۆ ئەوە بگەڕێتەوە ئەها لە مەسجیدون ئوسیسە عەلە التەقوا، لەوە چێ ئەم مزگەوتە بناغەکەی لەسەر ئەساسی تەقوا و خواپەرستی و بۆ خوابوون داڕێژرا بێ. بۆیە سپاس بخوا زۆرترین خەڵکێکی شکێتە ئەم مزگەوتیاتە ئەم منتیقەیە باشترین خەڵکی تیا لەو ڕۆوە. خۆشەویستان با لەم مانگە مبارەکەیە عەهد و پەیمان لە خزمەت خوای گەورەیان نوێ بکەینەوە، تەوبەی نوێ بکەین، لە دەستی دەرمەکەن. خۆشەویستان مانگی تەوبەیە، بە تایبەتی ئەم دەشەوەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان. ئێمە ئەم ئەڵقەیەمان کە خستۆتە دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان لە شیرین چایە، زیاتر بۆ ئەوەی کە ئەگەر بیرمان چووە با بیرمان بکەوێتەوە کە تەقوادار بین، لە خوا بترسین، تەوبە بکەین. چکە ئێمە کاتێکە هاتوونێتە ئەم ژیانە بۆ غافڵی نەهاتوین، بۆ نهاتوین کە تەنها نان و خواردن و ژیانێکی ئاسایی و یعنی ئەو ژیانەی کە بەس لە ڕۆ فیسیۆلۆژیەکەی یان لە ڕۆجەستەیەکەوە پێویستمان پێێتی خواردنە و خەوە و ئیسراحەتە و بەس بۆ نەهاتوین. با بزانین ئەم دەوامەی ژیانی کە تێی کەوتوین شتێکی زۆر گەورەیتیایە، نابێ لێ غافڵ بین، چکە غافڵەکان زۆر مەترسیدارن، عاقبەتیان زۆر ترسناکە. خۆشەویستان خۆی گەورە فەرمێ ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا. قد شوێن ئەوانە مەکەون کە غەفڵەت دڵی داگیر کردوون، کە دڵیان غافڵە لەخوا، چونکە ئەمروه فروتا، چۆن تەسبیحێک کە هەڵیەوە شوێنیان ئەگەر ئەو پەتەی یاخود ئەو بڵین دنکانی بەچیەوە بەسراوە بە پەتێک بەسراوە، ئەگەر ئەو پەتە بپچڕێت ئەو پەرش و بڵاوە بێ، جاری وایە دنکەکانی وەکۆ ناکرێتەوە. ژیانی ئینسانیش بەبێ تەقوا، بەبێ ئاگدار بوون، بە غافڵی ئاوە پەرش و بڵاوە بێت، خۆش نازانی خەریکی چیت. قورئانە فەرمێ باسیەکات. هەڵەوەشی ئەزانم غەفڵەت لە گوناه خەتەرتر و مەترسیدارترە، چکە تۆ گوناه لێ ترسی، جاری وایە دوای گوناهێ تەوبە ئەکەی، ئەڵێ خوایە تەوبە بێ لەم گوناهی کە کردوومە.
بەڵام لە غەفڵەت ناترسی، یعنی نازانی غافڵی، بۆیە مەترسیدارە. زۆر جار ئێمەی موسڵمان خۆمان بە موسڵمانی دەرەجەیەکە زانین کەچی تمەز غافڵین، ئاگامان لە خۆمان نییە، بە غەفڵەت ژیانە بەینە سەر، تەوبە لە غەفڵەت ناکەین، بۆیە مەترسی غەفڵەت زۆر زۆر ترسناکە. لە مەترسی گوناهم بەترسیدارترە، چکە مەترسی گوناهم مەترسێکی ئەو تۆی نییە، چکە دوای ئەو ئەگەر مسلمانێکی باش بیت تەوبە ئەکەیتەوە گەڕێیتەوە بەلای خوا. واذكر ربك في نفسك تضرعا وخفية ودون الجهر من القول بالغدو والآصال ولا تكن من الغافلين. إنسان يان غافل أزانم يان ذاكرة، يعني يان شكري خوا أكات وذكري خوا يجورا أكات، لو دوانا بدرنيا لبرو كام يعني نيما كلا بران على قلوبهم ما كانوا يكسبون. أزانم دين داري معلومات كو كردنوانية، دين داري عمل كردويا، دين داري شعار وقسو، يعني قسي قورة كردنو، يعني أمشتان النية عمل خوا سيري عمل كانك. إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. يلا فرمدي جوازة بدو معنا بدوشي وهاتوا خوا سيري دلكات، سيري كردو كانك، سيري عملي إيمان داركات، سيري قسو شعار هتافات، سيري أمشتان ناكات. أمل لمعادلة خوايك هیچ حسابێکی بۆ ناکرێت. لە بەرەوە ڕەمەزان فرسەتێکی زۆر زۆر گەورەیە خۆشەویستانم کەوا خۆمان ڕاستکەینەوە و لە غەفڵەت دوور بین و لە تەقواداران بین و زیکر و شکری خوای گەورە بە عەمەلی ئەنجام بین. ئازانم ئێمە لە 5 پێکاتە پێکاتوین، هەر 5 پێکاتەکەمان غەفڵەت بێ ئاگایی تووشیە بێت ئەگەر وریای نەبین. بۆ نمونە ئێستا ئەگەر ئێمە جەستەیەکمان هەیە، لاشەیەکمان هەیە، بە خەبەر هاتنەوەی ئەم جەستەیە بوەرزش بە خەبەرێکاتەوە، کەواتە یا قڤە و بە خەبەر هاتن دووری لە غەفڵەتی جەستەمان بریتێ لەوەی کەوا وەرزش ئەنجام بین. بە خەبەر هاتنەوەی عەقڵمان ئەوەیە کە زۆر زۆر بخوێنینەوە، زۆر بیر بکەینەوە، تەفەکورمان هەبێت، شتەکان جیا بکەینەوە، لە هەموو کونێکە مار نەمان گەزێت کە چەند جار پێوە دراین بزانین بۆ پێوادرین، عەقڵمان بەکاربێنین. کەواتە بە خەبەر هاتنەوەی عەقڵ و فکرمان بریتێلەوەی زۆر بخوێنینەوە، تەجروبەکان و ئەزمونەکان وەربگرین. بە خەبەر هاتنەوەی نەفس مجاهدە و تێکۆشانە لەگەڵ نەفسە تا نەفسمان ڕابینین، ئەمانکە فرسەتیەوەیە کە مجاهدەی نەفسی خۆمان بکەین. بە خەبەر هاتنەوەی دڵ بریتێ لە ذکری خوا، ئەلا بذکر الله تطمئن القلوب. بەس بە ذکر دڵدا ئامەزری ئازانم، ذکرتان با زۆر بێ، عیبادەتتان زۆر بێ. شەوەکانی قەدر شەوی ذکرە ئازانم، شەوی تاعاتە، شەوی عیبادەتە. لەبەرەوە هەرچی فرسەتی ئەم مانگە هەیە کۆبۆتەوە لەم دەشەوەی کۆتاییە کە 84 ساڵ لە عمر و ئازادبوونی گردنت ئینشاء الله لایەن خوای گەورە بۆ بنووسێ. لەبەرەوە ئەم دەشەوە بە فرسەتێکی زۆر زۆر گەورە وەربگرا و بە خەبەر هاتنەوەی ڕۆحیش بریتێ لە عیبادەتێکی زۆر بە تایبەتی لە مانگە پیرۆزەکەی ڕەمەزانە. و خەبەر هاتنی تریشمان هەیە کە ئەویش بە سڵاواتەکان و خۆشەویستی دەربڕین بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. با سڵاواتێ لە پێغەمبەر بین. اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد. کاکدانا حەزەکەم ئێستا ئێمە بەرەو شەوەکانی قەدر ڕۆین، تێنەوە نزیکە بینەوە لە شەوی قەدر. ینی ئەم شەوانە بە تەجروبەی تۆ چی بکە ئینسان باشە؟ چونکە لەم شەوانە دیارەکە خوای گەورە خەڵاتی ئینسانەکە بە 84 ساڵ زیاتر لە 84 ساڵ لە عمر، ڕاستەمەنی عیبادەت لە ئەستەغفر الله بێ بە 84 ساڵ ئەستەغفر الله لا إله إلا الله بە 84 ساڵ لا إله إلا الله. ینی ئێمە وەکو تجروبەیەکی خۆت، وەکو ئەزمونێکی خۆت کە لەم چەند ساڵەیە ئەنجامیا بێت، چی ئینسان چی بکات کە ئەم فرسەتە گەوری لە دەست دەرنەچێت لەم شەوانەیە؟ وەڵاهی من تێگەشتنێکی تایبەتم بۆ شەوانی قەدر هەیە مامۆستا. طبعاً هەر شتێک لە ئیسلامان بەڵگەیە لەسەر شتێک، هەر شتێک بەڵگەیە لەسەر شتێک. شەوانی قەدر خوای گەورە شتێکمان پێڵێ، شتێکی مەخفی، شتێکی نهێنیمان پێڵێ، پێمان ئەڵێ بەندەکانم من ئێوەم زۆر خۆش ئەوێ، ئێوە تەمەنی ئێوە ناگاتە ئەوەی بە عیبادەتەکانتان، بە خواپەرستیەکانتان، بە نوێژەکانتان، بە ئەستەغفیرڵڵاکانتان بەم مەنزومە عیبادیە پلەتان بەرز بێتەوە، چکە تەمەنی ئێوە یارمەتی ئەوە نایە، تەمەنی ئێوە ئەوەندە نییە بتوان ئاکورتە بە حەقەت. خوای گەورە ئۆڤەرێکی بۆ داناوین، ئۆڤەر چۆن تەشبیه نەبێ، وەلیلله المەثل الأعلى. مثلا
ئاسیاسیڵ کۆڕک ئۆڤەرێک تیاتێڵم ئۆڤەرە بۆ 40 ڕۆژە ئەم ئۆڤەرە بۆ 5 مانگە ئەم ئۆڤەرە بۆ ساڵێکە تۆ ئەمە ئیشتراکم لەگەڵا بکە من ئەو باڵانس ئێمێ دروستیاننا ئەم شەوانی قەدرە بە تێگەشتنی من ئۆڤەرێکی خواییە بۆ بەرزکردنەوەی باڵانسی عیبادەت و باڵانسی خێری ئینسانەکان لە لای خوای گەورە. مەحوی شاعر دەربارەی ناز و ڕازە پڕنهێنیەکانی شەو دەڵێت شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو ئەو وتی ناتێگەیشت و تەجرەبەی مەردانە شەو هەرسیا بەختانی عشقا مەزهەری نووری هودان شەو نەبێ ئەستێرە مەستورن بەکەم مەڕوانە شەو ئەم سیاڕۆژی منە پۆشیوی عیبی کەسان ئاشکارە سەتری ئەحواڵی گوناهکارانە شەو بۆیە زوڵمەت پۆشە نووری ئەهلی جەوهەر دەرکەوێ سەیری حەقیکەن لەسەر ئەم ماه و ئەستێرانە شەو نەبووە نابینی لە شەو مەحرەمترێ تا ڕۆژی حەشر پەردەپۆشە هەم دەمە هەم دەردی عوشاقانە شەو شەو هەموو شەو چاوەڕێ ڕۆژ هەڵێ هەر ڕۆژ هەڵات مەحوە سەرتاپا لەبەر پێیە فیداکارانە شەو خۆپەرستیتە لە شەو فێری پەرستن بن کە خۆر هەر دیاریدا بە دەوری سەریەدا قوربانە شەو. شێخ محەممەد متەوەلی شعراویە فەرمێت زۆر کەس هەیە کە بە تاعەتی خۆی گەورە ئەگاتە کەرامەتی خۆی گەورە و لە دەرگا ئەدات دەرگای بۆ ئەکرێتەوە. ڕەمەزانی کێکە لەو فرسەتانە ئازانم شەوەکانی قەدری کێکە لەو فرسەتە گەورانەی کە دەرگاکانی خوا ئەکرێتەوە بە ڕووی بەندەکانە دەست و قاچی شەیتانەکانە بەسرێتەوە بازاڕی عیبادەت ئەکرێتەوە وەکە بازاڕی عیبادەت کرایەوە ئەو کاتە شەیتانەکانیش دەستیان بەسراوەتەوە بۆ ئەوەی کە کردارە باشەکانی ئێمە نەدزن و نەیبەن و لە ناوی نەبن. فرسەتە ئازانم ئەم دەشەوەی کۆتایی زۆر زۆر فرسەتە لە دەستی مەدەن. چ ڕەمەزانە زیاتر هەستی کردووە حەقەت یعنی شەوەکانی قەدر زۆر چێژە لێبینیوە یا هەستی کردو بەڕاستی قەدرەکە نووسراوە بوون ینی ئەگەر بیری بێت لە ساڵەکانی خۆتا چ لەزەت لە چه ساڵێکیان زۆر بینیوە زیاتر لەزەتم لە ساڵی نەوەتەکان بە تایبەتی لە دوای 95ەوە بەڕاستی ڕەمەزانی ئەو سەردەمە زۆر خۆش بوو خەڵک زۆر لە ئێستا دیندارتر بوو خەڵک زۆر لە ئێستا پەیوەستر بوو بە مزگەوتەوە ئەمیش بەڕاستی کۆمەڵی هۆکاری هەبوو هۆکاری ئەو بوو هیچ وەسائلێکی ئیغراعات نەبوو لە فەیسبوک و لە ئینتەرنێت و لە مۆبایل و لە مواصلات و حتا لە سەیارە و یعنی خەڵک خۆی یەکلا کردبووە بۆ خوا ئەمە یەکێک لە سەبەبەکان یەکێکی تر لە سەبەبەکان دژایەتی زۆر بوو دژایەتی زۆر بوو چۆن بزمارێک ئەگەر حتا دایکوتی حتا بەی بەسەریا جوانتر لەو شوێنی خۆیادا ئەمەزرێ بەڕاستی هەر کاتێ بە درێژایی مێژوو دژایەتی مسلمانان و دژایەتی ئیسلام کرابێ مسلمانان جوانتر و باشتر لەزەتیان لە دینەکەی خۆیان بینیوە ئەو سەردەمە دژایەتی زۆر بوو مزگەوتدا ئەخرا خەڵک ئەفرێنرا خەڵک ئەکوژرا خەڵک تیرۆر ئەکرا خەڵک سجن ئەکرا لەسەر ئەوەی کێ بۆ مزگەوت بەڕاستی بەهشتی ڕۆحی لەو سەردەمەیە من زۆر لەزەتم لێ بینیوە بە تایبەتی لە مزگەوتەکەی جەنابی باوکتە لە ساڵەکانی بە تایبەتی 96 مزگەوتی حاجی عەبدوڕەحمانی بۆسکانی بەڕاستی زۆر بە لەزەت بوو من زۆر لەزەتم لێ بینی لە خێزانە ئینسان چی بکە کاکدانا بۆی کە تەرجیعیان بکات ماڵم ناو تەرجیع بکات خزم و کەسوکار تەرجیع بکاکە ئەم فرسەتە زۆر گەورەی شەوەکانی قەدر لە دەست نیە ڕاستە یعنی چکە بەڕاستی ئەمە مژدەیە بۆ ئەوەی کە ئێمە بە خەڵکی بڵین ڕاستە لێرەوە لەم بەرنامەی شیرین چاوە بە خەڵک بڵین بە خێزانەکانمان بە خزم و کەسوکارەکانمان بە دۆست و خۆشەویستەکانمان بڵین کاکە بۆ خاتری خوا یعنی فرسەتێکی زۆر گەورە هاتووتە دەرگای ماڵەکانتان پێم هێشتا لە سەرەتای شەوەکانی قەدروانە زیکە بینەوە ڕاستە بۆی ئەو خێرە دەستی ئەم هەموو خەڵکە بکەوە بەڕاستی ئەم فرسەتە گەوریان لە دەست دەرنەچێت چیان پێڵیت پێغەمبەری خوا سەڵ سەلەم لە کاتێکا لە شەوانی قەدر نزیک ئەبەوە
ئەفەرمێ شد مئزره وأيقظ أهله، يعني ئێمە شوێنکەوتەی ئەو پێغەمبەری صلی الله علیه وسلم وانە کە شوێنکەوتەی ئەو پێغەمبەرین ئەبێ بە هەمان ڕێگەی ئەو بە هەمان سنەتی ئەو کارکەین. باوە قدوێ لە ماڵە، براگەورە قدوێ لە ماڵە، دایک ئەبێ قدوێ بێ بۆ مناڵەکانی، ئەبێ ئێمە ئەوەندە گەورەیمان تیابێ مناڵەکانمان چاومان لێ بکەن لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، پەلی مناڵەکانمان بگرین، پەلی خێزانەکانمان بگرین، بیان بین بۆ ئەو خێری کە خۆمان تیا بەشدارین. چونکە خوای گەورە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا قوا أنفسکم وأهلیکم نارا، ئەدەی بەشێک لەو پاراستنی خۆتە لە ئاگری دۆزەخ ئەوەیە کە پەلی مناڵەکانە و خێزانەکەت بگری بیبی بۆ ئەو خێری کە خۆشە بەرەو پیری ئەڕووی. ئەویش بریتە لە قدوەبوون و لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هەم خۆی شەوانی قەدری زیندوو کردوتەوە و هەم ئەهلەکەشی یعنی والێ کردووە کە بچن بەرەو مزگەوت و بەرەو شەوانی قەدر بۆی لەو خێرە بێ بەش نەبن. ئەزانم ڕەمەزان چیرۆکی خۆشەویستیە. خۆی گەورە فەرمێ ثم تاب عليهم ليتوبوا إن الله هو التواب الرحيم. ئەم ئاەتی قورئان ئاماژەیەکی زۆر جوانی تایە. ئەفەرمێ خوای گەورە لیان خۆش بوو ئینجا ئەوان تەوبەیان کرد. یعنی وەختێ تۆڵی خوایە تەوبە بێ لەو گوناهانەی کردووە پێشەوە خوا لە تۆ خۆش بووە کە تۆی خستوەتە سەر ئەوەی ئیستیغفار بکەی ئەستەغفیرڵڵاه بکەی خوا لێت خۆش بووە. چەند بەڕەحمە لەگەڵمانە. والله يريد أن يتوب عليكم، خوا ئەوێت تەوبەتان لێ قبول بکات، ئەوێ وەرتان بگرێ و تەوبە بکەن. ئەفەلا يتوبون إلى الله ويستغفرونه والله غفور رحيم. ئەرە کاتی تەوبە نەهاتووە، خوا فەرمێت وەختی نەهاتووە تەوبە بکەن بگەڕێنەوە بۆ لای خوا. ألم يعلموا أن الله هو يقبل التوبة عن عباده. ئەرێ باشە نازانن کە خوا تەوبە لە بەندەکانی وەرەگرێ، یعنی تاکەی ئاوا دەستەوسان دانیشتون، تاکەی بەغەفڵە دانیشتون. خۆشەویستان هەر کاتی ڕوومان کردە تەوبە ئەوە دڵنیا بین کە خوای گەورە تەوبەکەی لێ قبول کردوین. بایەکێ لە ڕەوشتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان فێربین کە ئەویشەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم مانگایە زۆر بەخشندە بووە، زۆر بەخشندە بووە. ئازانم با تەکەلوف و یعنی خۆ مشغولکردن بە شتێکەوە کە لێمان نێت لە مانگی ڕەمەزانە ئەنجامی نەدەین. تەکەلوف لە خواردنا نەکەین، لە هیچ شتێکان نەکەین، شتێک نەکەین کە تیامانانی. ئازانم مانگی ئەوەی مڕاجعی زۆر گەورەی نەفسی خۆمان بکەین لەم مانگە مبارەکەیە. لەم مانگە مبارەکەی ئازانم بە تایبەتی لە ئەخیر ساڵی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم حەزرەتی جوبرەئیل هەموو ڕەمەزانێک جارێک دەوری لە قورئانی لەگەڵ پێغەمبەرە ئەکردەوە صلی الله عليه وسلم، مراجعی قورئانی کردەوە لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بەس ئەو ساڵی کە ئیتر دوای ئەوە وەفاتی کرد دوو جار حەزرەتی جوبرەئیل مراجعی قورئانی لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کردوێتەوە. ئەوەی کێک بۆ لە ئاماژەکانی وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە قورئان چەند گەورەی ئازانم، زۆر گەورەی. قورئان بۆ پێغەمبەری خوا نازڵ بۆ صلی الله عليه وسلم. لە هەمان کاتا جوبرەئیل هێناوێتی کەچی لە ڕەمەزانە مراجعی قورئانەکەنەوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ جوبرەئیل مراجعی قورئانەکاتەوە. ئەم مانگە مانگی شەو نوێژ و مانگی بەدەمەوە بوونی پیر و پەککەوتە و مناڵ و سۆز و بەزەی و مەرحەمەتە. بە هەوڵ بین چۆن لەم مانگە مبارەکەیە عیبادەتەکانمان تەرتیبەکەین و ڕێکیەکەین، بە هەمان شێوە هەوڵیش بین ئازیزانم کە لەم مانگە پیرۆزەیە خواردنیش کەم بکەینەوە، چونکە کەم خۆراکی هەر چۆن ئیسفادەیەکی گەورەی هەیە بۆ جەستەمان، بە هەمان شێوە بۆ عیبادەتەکانیشمان سوودێکی زۆر گەوری لێبینین. ئازانم تەسەوڕ بکەن لە یەکەم شەوی مانگی ڕەمەزانەوە، لای زانایان ناوە برێ یەکەم شەوی مانگی ڕەمەزان بۆی کە شەوی نەزەر و بینینی خوای گەورە بۆ بەندەکانی، یعنی مەرحەمەتی خوایی لە یەکەم شەوە دەست پێکا بۆ بەندەکانی، هەتا ئەگاتە ترۆپک و لووتکەی مەرحەمەت و میهرەبانی کە گردنەکان ئازادەکە، کە تەمەنێکی زۆر بۆ ئینسانی ئیماندار و مسلمان ئەنووسێت. بەڵام ئاگامان لێبێ لەم شەوەیە 4 کەس، 4 کۆمەڵ و 4 گروپ و گرۆه مەرحەمەتی ئەم شەوە مبارەکانەی قەدر نایانگرێتەوە، ئەم شەوانی ڕەمەزان نایانگرێتەوە. یەکێک لەوانەیە ئەوانەیە کە بەردەوامن لەسەر عارە خواردن، مدمنی عارەخۆری، با تەرکی بکەن. بەشێکیان ئەوانن کە مافی دایک و باوکیان ناپارێزن، بەشێکیان ئەوانن کە سیلەی ڕەحم جێبەجێ ناکەن، و کۆمەڵێکیان ئەوانن کە حەقد و حەسەد و فڕ و فێڵ لە دڵیانە هەڵەگرن و ڕق بەرامبەر ئیماندار و مسلمان بەکارەهێنن. ئەمانە ئەو 4 کۆمەڵن ئازانم کە لەم شەوانەیە ئەبێ زۆر وریابین. ئەگەریکێک لەم خەسڵەت و تایبەتمەندیانەمان تایە با مڕاجعەی ژیانی خۆمان بکەین،
بە زووی دەست لەو گوناهانە هەڵبگرین تا مەرحەمەت و سۆز و میهرەبانی خۆی گەورە لەم شەو مبارەکانەیە بمانکرێتەوە ئینشاءالله. کاکدانا ئێمە کە لە مانگی ڕەمەزانە طبعاً مانگی قورئانە ئەگەر بەسەرهاتی شتێکە لەلا بێت یعنی فەزلی ئەم مانگە بەسەرهاتێکی زیندوو زیاتر خۆت یعنی ئەو بەسەرهاتە بینی بە یاخۆت زیاتر سەرنجی ڕاکێشابی. من باوکم بە ڕەحمەت بێ کە ئەمە ئێستا ئەمە گۆڕەکەیەتی هەزار ڕەحمەت لە گۆڕی ئەو لە گۆڕی هەموو مردووی مسلمانان قورئانی زۆر خوێن یعنی هەموو شەوێ خۆی ئەڕۆی مزگەوتی ئەکردەوە دا ئەنیش حتا بانگی ئەیا خۆشی بانگی ئەیا و تا ئەو کاتە شەر قورئانی خوێن بەتای بەڵێ بانگی بەیانی لە ڕەمەزانانە 5-6 ختمی زیاتر ئەکرد یعنی بەردەوام بەسەر قورئانەوە بوو تا وەفاتی کرد کە وەفاتی کرد یعنی ئەمە شتێکە خۆم یعنی بەڵێ خۆم بینیومە دوای مانگێکەوە دوای وەفاتی هاتە خەوم دەسم خستە سەر شانی هەروەکو یعنی دوو زین و چۆن من و جەنابەت ئاوا قسە ئەکەین ئەمزانی وەفاتی کردو لە خەوەکەمە وتم باوکە گیان دەنگ و باس حاڵ و ئەحواڵە دەنگ و باسی قیامەتە لە قەبر نەجاتە بووتی سپاس بخوا نەجاتم بوو هەر ئاو یعنی زۆر بە سەراحەت زۆر بە یعنی ئاشکرا جا ئەو خەوانە کە ئەیان بینیت هەستەکەی ئەمە شتێک بیری ناچێتەوە بیری ناخەو هەیە یعنی بیری ئەچێتەوە بەیانی هەستای بیری شۆتەوە وتم بەچی نەجاتە بووتی قورئان منی نەجاتدا جا من دڵنیام ئینشاءالله خوالی خۆش بووە بە حکمی ئەو قورئانە زۆری کە ئەی خوێن ینی ئەمە خەوێ بوو خۆم بە باوکی خۆمەوە بینیم بە ڕەحمەت بێخوا لەگەڵ مردووی هەموو مسلمانانە. خۆشەویستان با لەم دەشەوەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانە فرسەتی شەوی قەدر لەدەست نەین بۆی بگەڕین گەڕانیش بەوە ئەبێت کە مراقەبەی بکەین چاودێری بکەین بمێنینەوە و بەردەوام دڵمان ڕۆحمان ئاگاداری ئەو شەوە بێت تا لە دەستمان دەرنەچێت تەمەنی 84 ساڵ لە عیبادەت لەو شەوەیە ئەنووسرێت خۆی گەورە بە نەسیبی ئێمەش و هەموو ئێوەی ئازیز و خۆشەویستیشی بکە ئینشاءالله. کاکدانا ئەگەر ئێمە خاڵبەندی شەوەکانی قەدر بکەین ینی ئەو خاڵە زۆر گرنگانە شێکە لەم شەوانەیە بخێنە بەرچاوی خۆمان و ئاگامان لێی بێت و فرسەتەکان لەدەست نین. طبعا سەرەتای هەموو ئیشێک نیەتە یعنی هەر کەسێک کە ئەچێ بۆ شەوی قەدر بە نیەتی ئەوە بچێت کە خوای گەورە خێری ئەو هەزار مانگ زیاتری بەنسیب بکە ینی لە نیەتەکە بێنێ دەستپێشی ئیشەکە و نیەتە چکە پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم ئینەما الأعمال بالنیات ئەبێت تۆ نیەتەکە بێنی جا خەڵک هەیە بە نیەتی شتی تر ئەڕوا ئەمە دەستی ناکەوێت ئەوە مهمە تۆ بە نیەتی ئەوە بڕۆی ئەمە یەکەم. دوو هەمیان زۆرترینی کاتەکانە جا سەعاتێکە 2 سەعاتە 3 سەعاتە چەندێک ئەمێنیتەوە خۆت مەشغوڵکەی بە عیبادەتێکەوە بە دوعایەکەوە بە نوێژێکەوە بە شەو نوێژێکەوە بە کارێکەوە کە دڵت پێی خۆش بێ کە بە هەموو معنایەک عیبادەت بێ بۆ خۆت ئەمە خاڵێکی تریان. خاڵێکی تریان با بۆ ئەم چەند سەعاتە واز لە دنیا بێنین چکە بەڕاستی دنیا هەمومانی سەرقاڵ کردووە تۆ بە ڕۆژە هەر باسی دنیاە بەشەوە هەر باسی دنیاە ئەمە فرسەتێکە فرسەت با لەم چەند سەعاتەیە تر لە تۆ لە دەوە ئەڕۆی لە هەشتەوە ئەڕۆی لە 12ەوە ئەڕۆی با حتا مۆبایلەکانیشمان بکوژێنینەوە ئەگەر بۆ زەرورەتێک نەبێت با مۆبایلیشە لەگەڵ خۆمانە نەبین چونکە ئەمە فرسەتێکە تۆ بۆ عیبادەتی خوا ئەچی. ئەمە خاڵێکی تریان. خاڵێکی تریان یعنی احترامی ماڵی خوا بگرین یعنی خەڵک هەیە بەداخەوە من زۆر مزگەوت ئەگەڕێم بە حکمی ئەوەی کە لە زۆر مزگەوت ئاوتارم هەیە یعنی ئەبێ جارێ 5 دقە بەس تکا لە خەڵک بێدەنگ بێ جا باوەڕە بێ زۆرجار مناڵ ڕاستە یعنی دەنگە دەنگ زۆرەکە بەڵام زۆرجار گەورەکان زۆرترێکن یعنی برای بەڕێزم تۆ بۆ عیبادەت ئەچی بۆ ئەوە ئەچی کە خێریکی زۆر یعنی بخەیتە ناو توێشوی قیامەتی خۆتەوە بۆ دەنگە دەنگ ئەەکەی ئەگەر دەنگە دەنگەکەی بڕۆ دەرەوە یان بۆ لە خەڵکی تری تێکەی با ئێمە ئینشاءالله ئەخلاقیاتی مزگەوت یعنی قودسیەتی مزگەوت بۆ پارێزین بە تایبەتی لە شەوانی قەدرا کارێک نەکەین کە هەم عیبادەت لە خۆمان تێک بین و هەم لە خەڵکی تریشی تێک بین. ئەزیزان ئەم شەوانە شەوی نوێکردنەوەی تەوبە و تەجدیدی تەوبەیە ئاخرین شەوی ڕەمەزان کە چەند شەوێکمان ماوە ئێمە ئەم دەشەوەمان ماوە کۆتایی بە بانگی ڕەمەزانیەت ئاخرین شەوی ڕەمەزان خوای گەورە بەقەد هەر 30 شەوەکەی پێشوو گردنی خەڵکی ئازادەکە لە هەموو شەوێکە ملیۆنەها خەڵک بەر ئەو ئازادبوونە ئەکەون کەواتە 6 شەوی 6 فرسەتمان هەیە ئازانم 6 فرسەتی گەورە لە بەردەستمانایە کە لەم مانگی ڕەمەزانەیە خوای گەورە گردنەکانمان ئازاد بکات لە ئاگری دۆزەخ خوای گەورە بەر ئەو مەرحەمەت و میهرەبانی خۆیمان بخات. لەبەرەوە دوعا و مناجات و پاڕانەوە و نیەتی گەورە ئازانم نیەتی باش زەلیل بوون بۆ خوای گەورە خشوع و گردنکەچی بۆ خوای گەورە
سیمای ئەم شەوانەیە با ئەم شەوانە نەکەینە شەوانێکی عادەت و ئەوەی کە ئولفەتمان پێوە گرتووە ڕاهاتوین لەسەری شەوی ساهرە نەبێ شەوی سیرکردنی چەند ئەڵقە و دۆبلاجێک نەبێ بەسی ئەم شەوانە زۆر تایبەتە بەس شەوی عیبادەت و پارانەوە لە خۆی گەورە بێت دوعا بێت نزا بێت باوەڕتان هەبێ خۆشترین و بەچێشترین شەوەکانە بەنەسەر لەم شەوانەیە کاتێکە نزیکە بنەوە لە خۆی گەورە تاوەکو ئەو ڕۆژی کاگەینە جەژن چکە عید العودە إلى الله ئیتر بە تەواوی گەڕابینەوە بۆ لای خوا چکە جەژنی ئەو کەسانەیە کە خۆی گەورە وەری گرتوون و قبوڵی کردوون با دروشممان هەبێ لەم شەوانەیە ئازانم دروشممان هەبێ بۆ ژیانی ڕۆژانەی ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە و هەموو ژیانمان بەگشتی وعجلت إليك ربي لترضى ئەمە یەکێکە لە دروشمەکان ئەو دروشمی حەزرەتی موسا بەکاربێنی خوایە پەلەمە بگەڕێمەوە بۆ لای تۆ با دروشمەکەی حەزرەتی ئیبراهیم دروشمی کۆمەڵی تری موسڵمانێکە فەرمووی وقال إني ذاهب إلى ربي سيهدين با بچم بۆ خزمەتی خۆی گەورە تا هیدایەت وەربگرم با دروشمەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دروشممان بکە ئەی فەرموو لبيك وسعديك والخير كله بيديك والشر ليس إليك چەند بە شەوق پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاڕاوەتەوە لە خزمەت خۆی گەورەیە هەموو خێرێ هەر لە دەستی توایە هیچ شەڕی عایدی تۆ نییە تۆ شەڕی هیچ کەسێک ناوێ یا رب العالمین با ئەو ئاەتە ناونیشانی ئەم ڕێگە دوور و درێژەی ژێر سێبەرەکان و ساباتەکانی قەدرمان بێ وسارعوا إلى مغفرة من ربكم با پەلە بکەین بۆ مەغفرەت و لێخۆشبوونی خوا دروشممان ئەوە بێ کە خوایە بە جۆرێ ئەتپەرستم کە هەرگیز بەو جۆرە تۆم نەپەرست بێت با خۆمان وەقف بکەین لەم شەوانەیە بۆ خۆی گەورە باشە ئەوە نەمانتیان نابێت لەم شەوانەیە وەقفی خۆی گەورە بین و تەواوی کاتەکانمان بین بە خۆی گەورە مرۆڤی وهەیە ئینسانی وهەیە مسڵمانی وهەیە هەر ئێستش لە حاڵی ژیانە ئازانم 30 ساڵی تەمەنی خۆی وەقف کردو بۆ خۆی گەورە خزمەت ئەکات لەناو بازاری خزمەتە خزمەت چی ئیمانداران و مسلمانانە ئێمە ناتوانین ئاوە وەقف بین ناتوانین ئاوە خۆمان وەقف بکەین لە چەند شەوێکی کەما لە چەند سەعاتێکی کەما بۆ خۆی گەورەکە خۆی گەورە ئەو هەموو مەرحەمەت و سۆزەمان بۆ بنوێنێت ئازانم ئەم شەوانە زۆر ئاگامان لێبێ ئیتر بێت دوورکەوینەوە لە گوناه ژیانمانە بێت دوورکەوێتەوە لە گوناه و تاوانەکان چونکە گوناه لەمسی چاکەکانمانەکە ئەیبا بۆ خۆی ئەیگرێت چۆن کارەبایە ئینسانی ئەگرێت بە هەمان شێوە گوناه ئاوا هەرچی شەحنی ناو ئیمان و دینداری و عیبادەت و چاکەکانمان هێڕایە کێشێت و نایگەڵێت گوناهەوە خەتەرە خۆشەویستان ڕەمەزان هەر هەمووی چاوەڕوانیە ڕەمەزان بەگشتی هەمووی چاوەڕوانی خۆشەویستان ئێمە چاوەڕوانی پارشێوەکەین چاوەڕوانی هەڵهاتنی خۆرەکەین چاوەڕوانی ئەوواکەین بزانین یەکەم شەوی ڕەمەزان کەیە چاوەڕوانی ئەخیر شەوەکەین بزانین کەی جەژنە چاوەڕوانی هەموو کاتەکانەکەین کەواتە هەر هەمووی فێری ئەومانەکە وریا بینەوە نەک غافڵ بین چاوەڕوانی هەمووی چاوەڕوانی و ئاگامان لە خۆمان بێ با دڵمان دڵێک بێ کە ساڵح بێت هەست بکەین بە بەرهەمی عیبادەتەکانمان خۆشەویستان ئەگەر حاڵی ئێستەی ڕەمەزانمان لەگەڵ پێش ڕەمەزانە جیاوازە زۆر باش بووین ئینشاءالله ئەوە نیشانەی ئەوەیە کە خۆی گەورە ڕەمەزانەکەی لێ قبوڵ کردوین خۆی گەورە ڕەمەزان لە ئێمەش و لە ئێوەش قبوڵ بکە شەوەکانی قەدرمان بەنسیب بکە عیبادەتی ئەم مانگە بە نسیبی ئێمە و هەموو موسڵمانان بکە ئینشاءالله دوعای خێرمان بۆ بکەن ئێمەش دوعای خێر بۆ بکەین خۆی گەورە سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. شێخ ئەمین لە سووریا حەڵقەیەکی زیکر و مناجاتی هەبوو بەردەوام قوتابی و موریدەکانی پەروەردە دەکرد لەسەر خۆ دوورگرتن لە گوناه و حرام و نزیک بوونەوە لە تاعاتی خۆی گەورە ئەو حەڵقە و مەجلیسە زیکری کە هەیبوو وەک ئازیزترین کەسی خۆی پەرۆشی ئیمان و گەشەکردنی ڕۆحی کەسەکانی ناو ئەو مەجلیسە بوو نێویست هەموو کەسێ لە خۆوە خۆی بکا بە حەڵقەی زیکرەکەیە و سەفا و پاکێتی دڵ و مەجلیسەکەی ئەپاراست هەتا بەرەکەت و فیۆڤاتی ڕەبانی لێ نەبڕێت لە دوای ئامادەکردنی ژمارەیەکی دیاریکراو لە شاگرد و قوتابیەکانی جارێکیان پیاوێک کە نەیەناسی و خۆی کرد بە حەڵقەی زیکرەکەیە تازە هاتووە و ناکرێت جواب بکرێت ئاخر ئەم حەڵقەیە سەرڕێژ بوو لە پاڵفتەکان و پەروەردەکراوەکان ئەم کەسەی کە ئێستا هاتووە نازانرێ کە ئایا دەبێتە بەڵا بۆ حەڵقەی زیکرەکەیان یاخود ناشکرێت جواب بکرێت شێخ ئەمین پێیوت بەخێر بی برا چۆن بوو هاتی بۆ ئێرە وتی لە دوورەوە هەواڵی ئەم مەجلیسی زیکرەم زانیوە و هاتووم شێخ ئەمین بۆ قەرەباڵغی و کۆکردنەوەی ئەتباع و دنیاویستی ئەم حەڵقەی نەسازاندبوو لەبەرەوە پێیوت کوڕی خۆم ئەزانی شت بفرۆشی وتی بەڵێ شارەزام شێخ ئەمین پێیوت ئەم عەبایی بەرم بی بە و بیفرۆشە بۆم فەروەیەکی زۆر نایابی تیا بوو
کابراش هەستا و خێرا بردی و ڕۆشت و شاگرد و مریدەکانی وتیان قوربان چۆن ئەو عەبا و فەروت پێدا زۆر گران بەهایە ڕەنگە نەگەڕێتەوە بۆ خۆی بیفرۆشێ و پارەکەی بخوا. شێخ ئەمین وتی ڕۆڵەکانم من سەفا و پاکێتی ئەم مەجلیس و حەڵقەی زیکرم کڕیەوە بە عەباکەی بەری خۆم هەتا دڵێکی تاریک پاکی و نوری مەجلیسە زیکرەکەمان تێک نەدا چونکە خۆراکی دڵ پاکیە و نوری دڵیش زیکری خوایە نیعمەتی گەورەی حەق تەعالاش مناجات و دوعا و پاڕانەوەیە.